سەبارەت بە پرۆسەی وەرگرتنی قوتابیان و خوێندکاران لە زانکۆ حکومیەکان واتە کە ئێمە بە شێوە گشتەکە پێی ئەڵێن زانکۆلاین ئیمڕۆ کارا ئەکرێت قوتابیان و خوێندکاران دەتوانن بچنە سەر پێیجی زانکۆلاین و دەست بکەن بە پێشکەشکردنی داواکاریەکانی خۆیان و سەبارەت بە خوێندنی تایبەت و خود خوێندنی ئەهلی لەمڕۆوە لە زانکۆکان فۆرم ڕاستەوخۆ دابەش دەکرێت و ئەو قوتابی و خوێندکارەی کە نیازی پێشکەشکردنی بۆ خوێندنی تایبەت هەیە ئەتوانێت بچێت لەو زانکۆی مەبەستێتی فۆرم وەربگرێ و فۆرمەکەی لەلایەن زانکۆکەوە پێشکەش بە وەزارە دەکرێت تەمان ئەویش لە ڕێگەی سیستمێکی ئۆنلاینەوە. دە ڕۆژی فعلی زانکۆلاین بەردەوام دەبێت تا سەعات 12ی شەوی ڕۆژی 29 2019 زانکۆلاین کارا ئەبێ بۆ سەرجەم دەرچوانی پۆلی 12ی ئامادەی. پلانی وەرگرتنی ئەم ساڵ بەم شێوەیە بەڕێزان لە زانکۆ حکومیەکان سێ جۆر خوێندن هەیە وەک بەڕێستان بزانن کە خوێندنی گشتیە واتە ئەو کورسی خوێندانەی کە بۆ خۆڕاییە بۆ تەواوی دەرچوان بریتیە لە 24784 کورسی خوێندن. پلانی گشتی بریتیە لە 24784 کورسی خوێندن. پلانی پەرەڵێل خوێندنی پەرەڵێل بریتیە لە 10514 کورسی خوێندن و پلانی خوێندنی ئێواران بریتیە لە 11577 کورسی خوێندن. واتە کۆی گشتی پلانی زانکۆ حکومیەکان بریتیە لە 46875 کورسی خوێندن. ئەمە پلانی زانکۆ حکومیەکانە. پلانی زانکۆ تایبەتەکان و خود زانکۆ ئەهلیەکان بریتیە لە 23714 کورسی خوێندن لە زانکۆ ئالیەکان هەر یەک جۆر خوێندنیان هەیە. کەواتە کۆی پلانی وەرگرتن بۆ ئەم ساڵ بۆ ساڵی خوێندنی 2019-2020 کۆی پلانی خوێندن لە زانکۆ حکومیەکان و زانکۆ تایبەتەکان بە هەموو جۆرەکانیەوە بریتیە لە 70589 کورسی خوێندن.